دوای 22 ساڵ لە کارکردن و داخستنی جارێکی تر کارگەی ڕستن و چنینی سلێمانی کەوتەوە کار و ماوەی نزیکەی 2 مانگە کارمەندەکانی دەستیان کردوەتەوە بە کارکردن. کارگەی ڕستن و چنین پێویستی بە دەستی کاری کارامەیە، بەڵام لەگەڵ داخستنی زۆرینەی کارمەندەکانی دوورکەوتنەوە ئەوەشی ماوەتەوە چەند کارمەندێکی کەمە. کارگەی ڕستن و چنین بەشەکانی مافور و فەرش و بەڕە لە خۆ دەگرن و بەو پێی کارکردن تێیدا دەستیە ئەرک و ماندووبوونێکی زۆری دەوێت. کارمەندی بەرهەمەکانمان هەموو کارمەندی ئافرەتن، کارەکانیشمان لە بەشی مافور پێگاتەوە بەڕێی دەستی لەگەڵ بەشی جۆڵە. بەشی جۆڵاکەشمان بڵێن هەنێ ئیشی جیاوازی تیاکرێ، وەکو قاتی شاڵ، بەرماڵ، حەسیر، جاجم، پۆپەشمین، ئەمانە لە بەشی جۆڵاکەماکە. مافورەکانی ژێر مافورە بەڕێی دەستی ژێر بەڕێی دەستەکانی جارانی قەدیمە دروستەکەینەوە. بەرهەمەکانی کارگەی ڕستن و چنین بەهۆی ئەوەی بەرهەمی دەرەکی بارزان دەخرێتە بازاڕەوە ڕوبەڕووی کێبڕکێ دەبێتەوە. لەگەڵەوەشدا بەرهەمەکانی درێژە پێدەری ئەو کاڵا کەلتوریانەیە کە بە درێژایی تەمەنیان خواستی بەکارهێنەرانیان لەدەست نەداوە. خراپ نێرە باشە. خەڵکی وازی بۆچی وازیێنان؟ وای ناڵێم لەبەر قورسی ئیشەکە و یا نەیت شوێنەکەمان خۆش نییە و وەک شتێ بڵێ هیچ شتێک بۆ ناکەن حکومان یەک شتێ بۆ ئێمە لێرە 22 ساڵن هیچ شتێکیان بۆ نەکردوین لێرە ئایتر لەبەرەوەی وازێنن. لەگەڵەوەی کارکردن لە کارگەکە بەردەوامە، کارمەندەکانی نیگەرانن لە سەختی کارەکە و پشتگوێخستنی لەلایەن حکومەتەوە. بەهۆی ئەم زروفەی هەرێمی کوردستان و زۆر داواکاری زۆر کەمە، جاران باش بوو لەبەر سعرەکەشی گرانە، سعر نرخەکەی زۆر گرانە، 1 مەتر بە 250,000 خەڵکی تاکە ئەوی بازار ڕاوەستێن ئێرە ناکرێتەوە، لە بازار هەرزانترە. کارگەی ڕستن و چنینی سلێمانی ماوەی 22 ساڵە کاری تێدا دەکرێت و لە ئێستادا نزیکەی 12 کارمەندی هەیە کە هەمویان ژنن.